یەکێک لە ئامانجەکانی وڵاتی تورکیا ئەوەیە کە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بخاتەوە سەر تورکیا و ویلایەتی عوسمانی جاران دروست بکە ئەو منتیقانەی مووسڵ و بەشێک لە دوهۆک و بەشێک لە کەرکووک و ئەمانە لە مێژە تورکیا هەوڵی بۆ دەدات بۆی ئەم بەشانەی کوردستان کە بەشێکی زۆری خاچ کوردستانە بیخاتەوە سەر وڵاتی تورکیا. یەکێک لە هەوڵەکانی داگیرکاری وڵاتی تورکیا ئەوەیە. یەکێکی دیکەش ئەوەیە لە ناوخۆی هەرێمی کوردستان لایەنەکان دش بەیەک بەکاربێنێت بۆ مەبەستی مەرامەکانی خۆیدا بەداخەوە لە ڕابردووشدا لە هەندێک شوێندا بەریەکەوتن هەبووە لە نێوان گەریلاکان و بەشێک لە هێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومان وڵاتی تورکیا هەر کاتێک یعنی هیچ کاتێک مەبەستی نەبووە کە با بڵین شێوازێک لە شێوازەکان تەعاملێکی ئاشتیانە لەگەڵ هەرێمی کوردستان و لایەنە کوردیەکان بکات، بەڵکو هەمیشە چاوی لە داگیرکاری بووە. سەرەتا ئەوەی تورکیا دەیکات لە نەک هەر لە هەرێمی کوردستان لە زۆرەی وڵاتانی ناوچەکەش پێشەیلێکی وازەحی یاسای نێودەوڵەتی و یاسا ڕەچاوکرا و یاسا و ڕێسا ناوخۆیی و دەرەکیەکانە. ئەوەی کە لە عێراقیش دەگوزارێ هۆکارەکەی دووسێشتە. یەکەمیان ئەرچی سەرەکی پاراستنی هەموو خاچی عێراق لە ئاسوی حکوومەتی ناوەندی عێراقدایە، بەڵام بەداخەوە دەوڵەتی عێراق لە ڕێگای یەک دوو پەیماننامەی پاراستنی سنوور و پاراستنی ئەمنیەتی سنووری یەکتری لەگەر دەوڵەتی عێراق لە معاهدەیان هاوپەیمانیەکیانەیە مۆریشان کردووە. تا ئێستا عێراق بە هیچ شێوەیەک لەو هاوپەیمانەتیان نەکراوەتەوە. ئەوەش دەرفەتی بەوەداوە کە تورکیا بێ ڕەچاوکردنی هیچ شتێک تەدەخل لە هەرێمی کوردستان بکە و خاچ هەرێمی کوردستان و خەڵکی سڤیلی هەرێمی کوردستان بکاتە ئاماج. مەفروضە دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ناوەندە نێودەوڵەتیەکان ئەو مەسەلە بروژێنی و ئەو مەسەلەیە یەکلا بکاتەوە.